زێدەباری ku nêzîkî 25,000 welatî li qeza berdereş dijîn, lê heya niha çi pertûkxaneyên giştî li wê qezayê nîne. Hindek ji roşnbîran hewl didin, bi rêya vekirina pêşengehên pertûkan wê valahiyê tijî bikin. Vekirina pêşengeheka pertûkan bi her du zimanên Kurdî û Erebî dergeheke bû ku xwendevan bikarin beşek ji pertûkan bi destxwe bînin. ئامانجی سەرەکیمان ڕۆشنبیرکردنی خەڵک و ئاسانکاریکردنە بۆیان بۆ ئەوەی لە نزیکەوە بێن لە جاتی سەردانی پارێزگەکان بکەن هەر لە قەزای بەردەڕەشەوە کتێبەکان بکڕن و زیاتر ئەو کتێبانە بواری ڕۆشنبیری و هونەری و کەلتوری و فلکلۆری و فەلسەفی و ئاینی و ئەدەبیاتە بە دیوانی سەرجەم شاعرانی کوردی لێیە زیاتر لە 1000 ناونیشانی کتێبمان لێرە هێناوەتە ئێرە. وڵاتیان قەزا بەردەڕەش ji bo kirîna pertûkan qesta bajar û bajarokên dî dikin. Ew welatî ku pişikdarî di vê pêşengehê da kirîn, daxwaz ji berpirsên deverê dikin. Pertûkxaneyek ji bo wan bihête vekirin. پێویستە هەموو کەسێک بخوێنیتەوە چکو بە خوێندنەوە دەگەین ئەو ئاستەی کە پێویستە بەڵام ئەلێرە وەکو حکومەت داوامەکاریمان لێرەیە وەکو پەرتۆخانێکی عام بکاتوەرە بەرتەڕەش زیاتر وەکووانەی دەخوێندنەوە سیفادێکی باش لێ بکەن و زیاتریش بەرە و خوێندەواری و پێشتر و بڕۆ. قەزایە بەهۆی نەبوونی کتێبخانەوە تۆزێک لە ئاستی ڕۆشنبیریدا دابەزیوە بۆ یەکردنەوەی پێشانگای ئاوا لەم شێوەیە بۆ ماوەی 10 ڕۆژ کراوەتەوە گرنگێکی گەورەی خۆیە پێویستە هەمومان هەوڵی ئەو بدەین کە پێشانگەیەک بۆ بەردەڕەش بکەینەوە پێشانگەیەکی کتێب جگە لە پێشانگەوە هەروەها کتێبخانەیەکی تایبەت بۆ بەردەڕەش بکەینەوە حکوومەت زیاتر پەرە بە بەردەڕەش بدات و بڕیار بوو پەرتوخانەیەک لە قەزایە بهێتە vekirин lê krîza darayî rêgirî ji vekirina wê kiriye weke berpirsên rêveberiya giştiya rewşinbîrî û hunerî li qezayê amaje pê didin. ڕەزامەندی وەزارەتی ڕۆشنبیری درا لە سەرکردنەوەی کتێبخانەیەک لە قەزای بەردەڕەشی بۆیە گرنگە ئەوڕۆکە کتێبخانەیەک لە قەزای بەردەڕەشی ببێتەوە بۆ لادانی ئاستانگەکانی بە تایبەتی پێش ڕۆشنبیرەکان بۆ بەدەستهێنانی کتێب بۆ خوێندنەوەی و دەوڵەمەندکردنی ئاسی ڕۆشنبیری خۆیان هەروەها لادانی ئاستەنگ لە پێش قوتابیەکانی کۆلیژ و پەیمانگایەکانمان. بەردەڕەش لە ساڵا 2007 بووە قەزا و بتری 25,000 welatî lê dijîn. Zêdebarî nebûna xizmetguzariyên PTV di hemû buwaran de. Nebûna pertûkxaneyekê jî xemeka din e li ser milê xwendevanan û mamosta û rûşinbîrên deverê. Taif Goran, NRT, Bardereş.